بابتمان قەرە لیتری بنزین 8 لیرە بەرز بۆتەوە. ئێستا با بزانین لیترێک بنزین نۆرماڵ بە چەندە ئەو پرسیارە لە شەوکەت هەرکیەکەم شەوکەت نرخەکان چ گۆڕانکاریەکان لێ بەسەر هاتووە. گازوایل، بنزین، گاز ئەوانەمان بۆ باسکە. بله هرچند کو دستپیکا شرط مترسیه که یک جز ده بو یا راستی کو بهاین انرژی بشویه که گشتی بنزین و مازوت و گاز بخیره و گلک بلند بله حکومت و که تدبیرک برنامه که بود بیجنه برنامه اشل کو دروشن و هاد دا دستور جبو حکومته و تدسلاته کو او فرق دنابر ده به باجان قرابو بکش بروی چندش دستپیک هتان هم دکارن بیجن کو نزدیکی 4 لیره 50 قروش تا 5 لیره بها بشویه که گشتی بلند بونه بلا افکار من یکسر نشان بدهتن بهای موتورین که هم دیبیجن مازوت لیره بریا یا وقت دستپیک آشار در دوره 6 لیره 85 قروش هم بود نه 66 لیره 35 قروش به همان شویه بنزین کو لیره دیار جی بریا شار 57 لیره 45 قروش بروجک بریا شار دکم نها 62 لیره 04 قروشه و تا نزدیکی 5 لیره حتی 6 لیره لگوری هندک بنزین خانهان گوهرتنک هیا چما گلک زیده نبویه جبر کو وکما گفت حکومت دستلات هیا به برنامه اشل کو دکاره حتی 75 صدی او فرق دنابرده جباجان به خطانا حکومت ترکیه 40 صدی او فرق دنابرده چه بویه حتی نها 40 صدی او فرق دنابر هر دو واتر دست پیکاشر و حتی نها چه بو جالی حکومت و حاتی قرار بکرش بگو من ترکیه مثلا انرژی گله گرینگش برکو 93 صدی یا همو بر همین پترولش ترکیه در وطن دابین کرن هرچند کنه ها دوان سال دویده ترکیه حول دیده و که آلترناتیفک بر همین نفخوی زیده بکن ها روزانه در دور 135 هزار برمیل تنه بر همین تنه لگا باره لنه قادان نزدیکی 88 هزار برمیل تنه پیدا کردن روزانه تنه برامینان و که برامین نو خویلی ولی بگو مانتیرا ترکیه نکرد پروژه کدیه یک کوتاه خافتن افچند روزن لترکیه کو رنگ هم ترکیه و حتی اگر پلان بسر بکه و حتی رعده که بازار جهانی جی آرام بکه چی پلان ته گوتن کو گوتی بیجه که دنابرا انقره و بغداد ده کوب تایبتی پترولا کرکوک و حتی اگر چه به یا بصره جی برای خط هایی بینه و گواستن بو بندر جیهان و یومور طالق جوی درجی در باسینو بازار جهانی ببین سرو که تسپام اوسان آخی نرناوند استراتژی و پولیتیکای انرژی ترکیه دی بیجه نهاتن ترکیه 30 صدی سوده جوان خط هایی به حرم کردستان و عراق را دبینه اگر او خط بینه اکتیف کردن و باشتر بر راندمان باشه شوکت پرسیارک احتمال ترکیه به آلترناتیفک جواتا تورکیا پێشەم جەنگە هیچ بەرهەمێکی نەوتی یا نەوتی لە نەوت و گازی لە وڵاتانی کەندا و دەکڕی زور که مگر هبیجی زور که مگر هم چافکانی سرکه این دابین کردن نفتیج یج بو ترکیه بنیرین بگو من پشکشیر و کده بیجن روسیه هری زیده جو روسیه دابین دیگه در ریزا دیو در عراق و حریم کردستان و هر وا بشک جیج قزاقستان و آذربایجان تیتا دابین کردین و تا ایران جبر تحریم و تا دور پیچین هایی زیاده تأثیر آویل سر بازار نفخوی یا ترکیه نبو کندا ویجی رژه که کم و تا اگرم براورد بکن و که پشکار روسیا و عراق و قزاقستان و آذربایجان نینه بگومان لی تشتکه یا بگومان ترکیه دوان سال داوید آلترناتیفان دگرش برکو او شروال و زین هایی و به استقراریا نافچه یک سر باندوری لسر بازار انرژی دیگه ترکیه لی تشتک و خیلی لی ترسیه یا راستی
نەبوو ژبەر و دەڕۆژە یەکەمدا باش تێبیرا من خەڵکی دەگوت دەوێ بەهای بنزینێ یەک جاردا 15 لیرەیان 12 لیرەیان زێدە ببە حتا پلان هاتبووکردن و بەهای مازۆتێ دەردورە 12.5 لیرەیان بێتە زێدەکرد لێ حکوومەتی وەکە مەگوت هەرچەندە باندورەوەی لەسەر حاڵاوسانێ هەبە ژبەر و هەرژنەهادا لە گۆری سندوقانی دەولەتیە دراوان واتە IMF هەرژنەهادا 0.4 باندۆرا وێ ئالۆزیە هەیە لەسەر حەڵاوسانە بگشتیە جیهانی دەردورە 0.2 ji سەدی پاشە باش کەفتیە گەشەدانە ئابوووریە تەسیرێن وێهانە ئەو بەرنمای حکوومەتی دێ تەسیری دەردۆرە 2.3 سەدی لەسەر هەڵاوسانە مەهاتێت بکە لێبەلێ نها حکوومەت 40 سەدی ئە زێدەتر گرنگی بە ئامارە دەدمش بەرک و ئامار زێدەتر مەسەلێ ڕۆنی دەکەن 40 سەدی ژالی حکوومەتی و ئەو باەتە نەقەرە بوو زۆر سپاس دەکەم شۆکە تەرکی با بچمە ئەمریکا دوو نرخی سوتەمەنی هەیە با بڵێ نەوت کە زۆر لەوێ ئیندێکسێکی گەورەیە و نرخی بنزینیش لە ئەمریکا زیاد لە هەموو کەسێک ماڵی لە شوشەیە بە تایبەت کارگۆڕاکارە لە نرخی نەوت تا ڕۆدا ڕاستەوخۆ نرخی بنزین بەرز دەکاتەوە لەبەری زۆرترین بەکارهێنەری بنزین لە جیهاندا لە ئەمریکایە بۆیە بابەتی بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر بڕیاری سەرۆک ترامپ کردووە لەوەی کە ئاراسی جەنگەکە بەشێ بڕواوە ترس و دڵ ڕاوشەیەکەیە لە ناوخۆی کۆشکی سپی و کۆنگرێس و ئەمانەت سەبارەت بۆی کە چی بکرێت نەهێڵرێت نرخی نەوت بەرز بێتەوە چونکە کاریگەری لەسەر نرخی هەڵاوسان دروستەکە کێشە بۆ هەڵبژاردنەوە و هەروەها پێگەی جەماوەری سەرۆک ترامپ دروستەکە لە مای ڕابردووە لەڵێ هەوڵم داوەکە نرخەکان دابەزێنم نرخی بنزین بەرز بێت و نرخەکانی دیکە هەمووی بەرزە بێتەوە ناچار حکوومەت بانکی ناوەندی ئەمریکا دەستکاری ڕێژەی سوودی بانکی بکات و بەرزی بکاتەوە ئەو کاتە بە ئەگەری زۆرەوە ڕەنگە کۆمارەکان لە هەڵبژاردننی کۆنگرێسدا ئەنجامێکی باشیان نەبێت و بدۆڕێن ئەمە لەگەڵ کێ گفتوگۆی دەکەم لەگەڵ دیارکوردە لە واشنگتن لەگەڵماندا لەوێ نرخی بنزین لە ئەمریکا بەهۆی شەڕێران و لە 16 بەرز بۆتەوە دیار دێمە لای تۆ باسی کاریگەری بەرزبوونەوەی نرخی نەوتمان بۆ کە لەسەر بازاڕەکانی ناوخۆی ئەمریکا ئێستا نرخی بنزین چ گۆڕانکارێکی لێ بەسەراتەوە چندێک بەرز بۆتەوە بەڵێ لە دوای ئۆپراسۆنە سەربازیەکەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران کە نرخی نەوت لەسەر تاسەری جیهان بەرز بووە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری هەوو لەسەر نرخی سوتەمەنی لێرە لە ئەمریکا یعنی ئەگەر ئێستا بچیتە هەر وێستگەیەکی بنزین لە ئەمریکا دەبینی کە نرخی بنزین گرانترە لەوەی کە پێشەوەی شەڕەکە دەست پێ بکات جا من ئەمەوێ پیشانتان دەم کە ئێستا نرخی سوتەمەنی یاخۆ بڵێن بنزین لێرە لە ئەمریکا بە چەندە و پێشتر بە چەندیش بوو ئەگەر ئێرە سیر بکەین ئێستا نرخی تەبان وەکو کوردستان نرخی ڕێگولەری هەیە واتە نۆرماڵی هەیە محەسەنی هەیە و سوپەری هەیە نرخی نۆرماڵەکە ئێستا بە 3.35 دلار بۆ هەر گالۆنێک و پێشتر لێرە لە هەمان بەنزیخانە نرخی سوتەمەنی نزیکەی یاخۆ بڵێن گالۆنێک بنزین بە نزیکەی 2.8 تاوەکو 2.89 بوو بە تێکڕای لە ئەمریکاش ئەگەر سیر بکەین طبعاً نرخی سوتەمەنی لە ئەمریکا لە ویلایەتێکەوە بۆ ویلایەتێک کە جیاوازە بەشی زۆری ئەمەش پەیوەندی بە باجی ویلایەتەکانەوە هەیە چونکە باج لە کاونتیەک لە شارێک لە ویلایەتێکەوە بۆ ویلایەتی شکە جیاوازە بێت بەڵام بەگشتی بە پێی ئامارانەی کە هەن نرخی گالۆنێک بنزین لە ئێستا لەگەڵ پێش شەڕ نزیکەی 0.45 تاوەکو 0.5 دلار واتە 50 سنت یاخۆ بڵێن 45 سنت چۆتە سەر نرخی هەر گالۆنێک بنزین لێرە لە ئەمریکا ئەمە ئاماژە بە شتێک بدەم ئەمڕۆ کە کارۆلین لڤێت لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی کۆشی سپی کە من خۆم لەوێ ئامادە بووم گوتی سەرۆکی ئەمریکا و وەزیری وزەی ئەمریکا تیمی کۆشی سپی چاویان لەسەر ئەم پرسەیە و هەموو هەوڵەکە دەدەن بۆەوەی نرخی سوتەمەنی کەم ببێتەوە ڕێگەنەدەن لەمە زیاتر بەرز بێتەوە کارۆلین گوتی دۆناڵد ترامپ ژمارەیەک بژاردەی لە بەردەستن بەڵام ئاماژە بە بژاردەکان نەکرد کەچین گوتی ئەو بژاردە ناگرێتە بەر بۆ ئەوەی ڕێگەنەدات نرخی سوتەمەنی لەوە زیاتر بەرز بێتەوە وەلامان کاتە خۆتان نزان دۆناڵد ترامپ ژمارەیەک پۆستی کردو لە تۆر کۆمەڵاتی سۆشیالی تروت کە خۆیەتی بەبەردەوام هەوڵ دەدات لە ڕێگەی لێدوانەکانی نرخی سوتەمەنی کەم بکاتەوە و کاریگەر لەسەر نرخی نەوت دابنێت ئەوە بوو کە گوتی شارەکە خەریکە کۆتایی دێت نزیکە لە کۆتایی هاتن ئەمە تەئسیر لەسەر نرخی نەوت هەبوو و ئێستاش ئەیانەوێت کۆمەڵێک ڕێکاتیکە بگرنە بەر چەند شتێک کە دۆناڵد ترامپ کردوێتی ئەڵێ ئێمە هاوکاری گواستنەوەی یاخۆ بڵێن ئاسایشی گواستنەوەی
ئەو کەشتیانەی کە نەوتە گوازنەوە لە گەروی هورمز دابینەکەن و لە هەمان کاتدا ئاماژەی بۆ داوەکە ئەوان لێرە لە ئەمریکا هەوڵەدەن کۆمەڵێک ڕێکاریکە بگرنەبەر. من نمونەیەک دێنمەوە ینی ئەو کاتێکا شەڕی ئۆکرانیا ڕوویدا کە رووسیا هەرشی کرد سەر ئۆکرانیا وای کرد جارشکە نرخی سوتەمەنی بەرز بێتەوە بەداهێتی لێنێ لە ناوخۆی ئەمریکا. یەکێک لەو ڕێکارانەی جۆ بایدن سەرش پێش ئەمریکا گرتیە بەر ئەویش خستنە ڕووی یەدەژی نەوتی ئەمریکا بوو کەمە وای کرد کە نەوتێکی زیاتر بکرێتەوە بازارەوە و نرخی نەوت کەم ببێتەوە و مەشکاریگەری هەبوو لەسەر نرخی سوتەمەنی لە نێوخۆ لە بازارەکان و لە وێستگەکانی ئەمریکا. زۆر سپاس بۆ وە کۆشی سپیاڵێت ئەم نرخ بەرزبوونەوەیە شتێکی کاتیە بەڵێن کاتێک شەڕەکە کۆتایی دێت کە خۆیان 4 تاوەکو 6 هەفتەیان داناوە ئەڵێ نرخەکە زۆر کەمترە بێتەوە بەر لەوەی کە شەڕەکەش دەستی پێێت. سپاس بۆ دیار کوردە لە واشنگتن کە ئەم زانیاریانەی بۆ ناردبووین بۆی بزانین دۆخی بنزین و بەرەمە سوتەمەنەکان لە ئەمریکا چ گۆڕانکارێک لە نرخەکانیاندا بەسەراتەوە. طبعاً پێش ئەم جەنگە بەوەی گەماڕەکانی سەر نەوتی رووسیا رووسیا دەیتوانێت تەنیا بە چەند هاوبەشێکی استراتیژی خۆی نەوتەکەی بفرۆشێ و نەوتەکەی کە ئیندێکس و بنچمارکی نەوتی ئۆراڵە بە $20 بە $22 کەمتر لە نرخی نەوتی جیهانی دەفرۆشرا. گەماوری خراپە سەر تەنانە لە دوامین کاردانەوە حکوومەتی با بڵێن سۆرەک ترامپ بڕیاریدا کە تاریفەی گومرگی زیاتر بسەپێنێت بەسەر هەوڵاتەکە کە نەوت لە رووسیا دەکرێت لە ناویاندا هەندستان ملیۆنان بەرمی نەوتی کڕی بوو لە ناو کەشتەکانە لە دەریاکانە ژیران خواردبوو لەبەری ڕێکەوتن کرا لە نێوان هەندستان و ئەمریکایە سەبارەت بە تاریفەی گومرگی بۆ ئەوەی تاریفە گومرگان لەسەر هەندستان بەرز نەکرێتەوە. هەندستان ئامادە بوو کە نەوتەکەی رووسیا نەکرێت. لە چەند ڕۆژی ڕابردووە ئەمریکا بڕاریدا ئەو نەوتی کە هەندستان لە رووسیا کڕیوێتی لە ئاوەکانە ئازادی بکە هەندستان بتوانێت بەکاری بێنێت. بۆیە وەزارەتی گەنجینەی ئەمریکا ڕەنگە بڕیاری دابێت کە گەماروی سەر نەوتی رووسیا هەڵ بگرێت. کامێشەدادی لە مۆسکۆ لەگەڵماندایە کامێز دەڵێن ئەوەی کە کەیفی دێت و ڕازونیازی هەیە بەم جەنگە و براوەی ئەم جەنگەیە لە بابەتی نەوتە رووسایە ئەوەی ئەگری وڵاتانی دیکەی ئەوەی کە خەنێ رووسایە تەوان پێش شەڕی ئێران بەرمیلێک نەوتی رووسیا بە $50 بووە. کامێز دێمە لای تۆ لەسەر ئەم بابەتە چ زانیارێکن لایە نرخی بەرەمەکانی نەوت و نەوتی رووسیا ئێستا بەرمیلێک نەوتی گەشتوەتە چەند؟ بەێ ئەفکارنۆم رووسیا سوودمەندە هەری سەرەکە یا قەیرانە ڕۆژڵاتە ناوێن هەنکو شەرێ ئەمریکا ئیسرائیل و ئیرانیە بتایبەتی دووارێ پێترۆل و ئێنێرژیەدا دوێ میژارێدا هەم پسپۆرێن رووسیا هەم پسپۆرێن بیانێ هەف دەنگن رووسیەک و بەریە دەستپێکردنە شەرێلی ئیرانێ پترۆلی یورالس یا مارکەی رووسیایی بە $5 دەهات فرۆت حتا نەدەهات فرۆتون یانێ لێ تانکێران حتا داویە مەها شوباتێ 133 میلیۆن بەرمیل پترۆل تانکێران داما بۆ لێ دەریایە ئیرۆ داکەتیە 118 میلیۆن بەرمیل و بە نرخێکی دۆرە $100 بەرمیلێکی $100 تێفرۆتن هەتا جارێکی داکەت بوو $110. ئەوە پیشتوەیەکە و شەرە ئیرانی دەست پێ کرد تەنگەوە هورمزی هات گرتن یانژێ جار نەتێن گرتن جار نەتێڤەکردن و پێترۆل ناگەیژە بازارە جیهانێ داڵیە دنجێ یەکتیە دەوڵەتên ئامریکی سەرۆکە یەکتیە دەوڵەتên ئامریکی ترامپ گوت کو ئەم دikarin cezayên li ser petrol Rusyayê hinekê lawaz bikin heta rasterast ji Hindistanê re hat xwastin ku bila destpê bike petrola Rusyayê bikire. Jixwe hem Hindistan hem jî Çîn êdî ketine reqabetê ji bo kirîne petrola Rusyayê û jixwe eger nirxa petrola Rusyayê di nava çend hefteyan da du caran zêdetir bû yani ji $5 gihiştiye $100 ev tevêwatê kir Rusya qazancekî pir qerase dike. Divir da hem da asta herî jor da Putin bixwe da zanin ku em dikarin ev kemaniyê bütçeyê xwe divê
ماوەیە دا داگرن شخوا کێمانیە بجێ رووسیە مەها داوێ گەهیشت بۆ 1.7 تریلیۆن روبلە هەتا هەنێک پسپۆر دەگوتن نزیکی 2 تریلیۆن روبلە کێمانیە بجێ رووسیە هەیە بەڵێ ئەv مەترسیەکە پر مەزم بۆ لە پێش حکوومەتە رووسیەدا لێ بەڵام ئەv ڕەوش دەهێلاک و رووسیا نەتەنێ کێمانیە بجێ خۆداگرە هەتا قەزانجن زێدەتر بکە و ئەv فۆنا خۆشحالیە نەتەوەی کرد زێدەتر داهاتنج پێترۆل و گازێتێن لێ دەرێ کۆم دەبوون و دەمە کو بچە کەمتر دەبێت ژوێ فۆنێ تژیکردن هات زانین کو رووسیا بجێخوا لە گۆری $59 بۆ بەرمیلێکی دارشتیە و ji erzanbûna vê rêjeyê jê diçe her diçû kêmaniyê de bû û roj bi roj pispor dibêjin çi qas qeyrana li rojhilata navîn berdewam bike eqqas qezanca Rûsyayê zêdetir dibe û budcê Rûsyayê هیچ زێدەتر تژێ دەبێت زۆر سپاس کامێ شەدادی لە مۆسکۆ لەگەڵمان نبووی هەر بژی